تۆر ئەرشەتەها کە وەکو شارەزای سپۆڕێکی ئابووری لەسەر گرنگی پرۆژەکە قسەمان بۆکات دکتۆر باسی ئەوم کرد نەخشەکە و هەم لە پشتی تۆشەوە نەخشەکە هەیە بینین هێڵەکە کە ڕێگەی گەشە پێدانە مەوێ سەرەتا بە وێنە گەورەکە ئێمە بۆمان ڕوونکەیتەوە گرنگی ئەم ڕێگەی گەشە پێدانە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەستنەوەی بە ئەوروپاوە چییە بێت و ئەو مەترسیانەشی کەکەوێتە سەری لە ڕووی جێپۆلۆتێکیەوە لە ڕۆی سیاسەتەوە چییە بێت بە تایبەت کە وا بکات زیانی هەبێت بۆ لایەنە ئابوووریەکەی. زۆر سپاس بۆ دەرفەتە ڕاستی لە مێژووی هەموو عێراقدا پرۆژێوە گرنگ و استراتیجی دروست نەکراوە بە تایبەتی لە 45 ساڵی ڕابردوو لە پێش شەڕی عێراق ئێرانەوە هیچ پرۆژێکی استراتیجی لە عێراق دروست نەکرا لەبەرەوە دەرفەتێکی زێڕن دەبی سەرڕایەوەی کە لە ساڵانی ڕابردوو ژمارەی دانیشتوانی عێراق زۆر زیادی کردیە و عێراق نە لە کەرتی گشتی و نە لە کەرتی تایبەت نەیتوانێت دەرفەتی باشی کار بڕەخسێنێت ئەو گەورەترین دەرفەتی ئابووری دەبێت لە ڕێگەی ڕخساندنی دەرفەتی کار وەروەها لە ڕێگەی هەمەچەشنکردنی ئابووری چونکە ئێستا زیاتر لە سەدا 95 داهاتی عێراق پشت بەنەوە دەبەستی ڕاستەوخۆ با پێشتر باسی دەرفەتی کار بکەین لە قۆناغی یەکەمی ڕخساندنی دەرفەتی کار پێشبینی کراوە کە 100,000 دەرفەتی کار بڕەخسێنێ ئەگەر هەموو بەرگەکانی تەواو بیت و جێبەجێ بکرێت نزیکەی 1 ملیۆن دەرفەتی کاری ڕاستەوخۆ دەڕەخسێنێ سەرڕایەوە شەگەر بتواندرێت سوودی لێوە بگیرێت لە ڕێگای ئەوەی کە شار و شارۆچکەکان لە ڕووی کشت و کاڵ و پیشسازیەوە بۆ ڕێگای ببەسترێتەوە زۆر دەرفەتیکاری زیاتر دەڕخسێن جەناب ئاماژ پێکردکە 4 ملیارد دلار داهاتی ساڵین دەبێتەنها لە ڕێگەی گواستنەوەی کەلوپەل و 850 ملیۆن دلاریش پێشبینی کراوە داهاتێبی لە ڕێگەی گواستنەوەی هاوڵاتیان چکە توانای گواستنەوەی 15 ملیۆن هاوڵاتی دەبی لە ساڵێکدا ئەوە مانایوەیە کە 5 ملیارد دلار نزیکەی داهاتی ساڵانەی دەبیتن هەموو پرۆژەکە 7 ملیارد دلار تێدەچی جگە لە دروستکردنی فاوکەویش 4.6 ملیارد یۆڕۆی تێدەچی ئەگەر هەمووی بڵێن 23 ملیارد دلاری تێدەچی بە 4 ساڵ 5 ساڵ دەتوانانی هەموو خەرجەکان پڕ بکاتەوە سەرڕای ئەوە 1 ملیۆن دەرفەتی کاری ڕاستەوخۆ دەڕخسێنی ژمارەی هاوتاشی لە دەرفەتی کاری ناڕاستەوخۆ دەڕخسێنێت باشە ناوچەی کەندا و سەرڕای ئەوەی کە سەدا هەفتای وزەی تەقلیدی نەوت و غازی تێدایە ڕێڕەوچ سەرە چیشە لە بازرگانی نێوان ڕۆژهەڵات و باشووری ئاسیا بۆ ئەوروپا و تورکیا ئێستا تا سەرێگە تەقلیدیەکە دەریای سوورە جەناب ئاماژ بۆی کرد کە ئەگەر ئەو ڕێگایە دروست بکرێت لە 33 ڕۆژەوە دەکرێتە 15 ڕۆژ یعنی لە نیوە زیاتر ڕێگایەکە کورد دەکرێتەوە مانایوەیە تێچوونەکە 150 زیاتر کەم دەکاتەوە هەموو لایەک سودمەند دەبن لە هەنەردەکاران لە جنوب شەرقی ئاسیا و باشووری ئاسیا ڕۆژهەڵاتی ئاسیا و هەروەها وڵاتانی کڕیاریش لە ئەوروپا و بپێچەوەنەوەش بێگومان چەندی کاڵا و بەرام لە ئەوروپاوە دێت و بەرەو ئاسیا و بەرەو کەندا و دەڕواتن ڕاستە کەواتە دەبێتە ڕێگایەکی بازرگانی استراتیجی و سەرڕای ئەو هەموو سوودەی کە باسمان کرد لە ڕخساندنی دەرفەتی کار و داهاتی ڕاستەوخۆی ئەو پرۆژەیە وهروەها بژانەوەی سێکتەری کشت و کاڵ و سێکتەری پیشسازی چونکە لەو ڕێگایەوە توانای هەناردەکردمان زیاد دەبیتن و تێچوونی هەناردەکردنی شکەم دەبیتەوە ئەوای لێدێ کە بەرهەمی ناوخۆی عێراقدا توانای چێبڕچەی کاڵا و بەرهەمی جیهانی دەبی سەرڕایەوەش عێراق وادی ڕافدەی ناسراوە بۆی خاکەی بپیتەوە و بەرهەمی کشتقاڵێکەکەی ئەگەر دەرفەتی بۆ بڕخسێنێ بە تایبەتی هەرێمی کوردستان دەتوانین بەرهەمی کشتقاڵی بە ئاسانتر و بە تێچوونی کەمتر هەناردەی دەروی باشە دکتۆر باسی هەرێمی کوردستانت کرد گرنگی تێپەڕبوونی ڕێگەی گەشە پێدان بە ناو هەرێمی کوردستانە چییە بێت؟ زارێ پێشتر حەزم لێ باسیۆی بکەم ئەگەر نەخشە بنەڕەتیەکە جێبەجێ بکرێتن ئەگەر بێت ئەو نەخشە بنەڕەتیەکە ئێستا لەسەر شاشە دیارە بە مووسڵدا تێپەڕ بیت و بچتە سووریا و بچتە تورکیا ئەو هەرێم کوردستان بە تەواوی پەراوێز دەخرێتن چونکە ئێستا دەواازەی سەرەکی بازرگانی ئیبراهیم خەلیل و دوهۆکە کە هەموو عێراقی پێوە بەسترایەوە ئەگەر ئەو ڕێگایە بەدیلە دروست بکرێت بێگومان زیانێکی گەورەی ئابووری لە هەرێمی کوردستان دەدا هاوکات زیانی بۆ خۆشیانە بێت لە بەرەوەی ڕێگەکە دوورە خاتەوە بێگومان ئەو دەست پێشخەری حکومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان سەرڕاوی وەکو جەناب ئاماژ پێکرد سوود بە عێراق و وڵاتانی تری هاوبەشش چونکە 15 وڵات بەشدارە لە دروستکردنی ئەو پرۆژەیە نەک تەنها عێراق سوود بە هەرێمی کوردستانیش دەگەیەنیت هەرێمی کوردستان هەم تواناوەیە سناعەتی پترۆکیمیاوی و هەروەها کشتقاڵی پەرە پێ بداتن ئەو ڕێگایە وا دەکاتن کە بتوانی باسانی بتوانین
شارە پیشسازیەکانمان کە پلانە دروست بکرێتن بۆ ڕێگای ببەستینەوە شووا دەکات توانای هەناردەکردمان هەم زیاد دەکات تێچوون هێناردەکردن زیاد دەکات هەم توانای بەرهەمێنی ناوخۆشدا زیاد دەکاتن ئەتا بەرهەم نەچتە دەرەوە توانای چێبڕچەی نەبیتن بەرهەم ناتوانانی بگاتە ئاستی پێگەشتن چکە تەنها بەرهەم دروستکردن بۆ بازاری ناوخۆ بە بڕێچکەم دروستی بکە ئەگەر نەبیتە ماس پرۆدەکشن بەرهەمی فراوان تێچوون کەم نابێتەوە ئاستی لە هاتوویش بەرز نابێتەوە کەواتە توانای سێکتەری کشتتوکاڵ و پیشسازیمان بەرز دەبێتەوە خاڵێکی تری گرنگیش یەک لە کێشەکانی سێکتەری گەشت و گوزار لە هەرێمی کوردستان نەبوونی ڕێگا و بانی باش بووە کە وڵاتیان لە عێراق و لە وڵاتانی تریش بێنە هەرێمی کوردستان بە دروستکردنی ئەو ڕێگایە و بەستنەوەی بە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان تازە ئاماژەم بۆی کرد توانای گواستنەوەی 15 ملیۆن هاوڵاتی هەیە لە ساڵێکدا ئەوە دەکاتن سێکتەری گەشت و گوزاریش لە هەرێمی کوردستان ببوژێتەوە دەرفەتە چیکاری زۆر دەرەخسێنی ڕاستەوخۆ و هەرێمی کوردستان شەگەر سوودی لێوە بگرێت و چەندین ئەو شارە پیشسازانەیە کە بڕیارە دروست بکرێت ڕاستەوخۆ بەیەلی شەمەندەفەر و ڕێگای خێرا ببەسترێتەوە بۆ ڕێگای سەرەکیە ئەوە دەرفەتێکی کاری بێشومار و دەست هەرێمی کوردستان دەخا هەروەها پشتبەستن بە سێکتەری نەوتی کەم دەکاتەوە کە بەردەوام نرخی نەوت لە هەڵبەزوودا بەزداوای کە دیا کە ساڵانی ڕابردوو هەرێمی کوردستان تووشی قەیرانی زۆر بە زۆر ببیتەوە نەجاتمان دەبی لە نرخی نەوت و ئەو هەڵبەزوو دابەزوو ناسەقامگیریە و هەرێمی کوردستان دەتوانانی لە کەرتی تایبەتەوە دەرفەتی کاری زۆر لەو گەنجانە بەرخسێن کە ساڵانە زیاتر لە 30,000 گەنج کوڕ و کچ زانکۆ پەیمانگاکان تەواو دەکەن و دەرفەتی کاریان دەست ناکەوی لەمە دووە کاری ڕەخساندنی دەرفەتی کار زۆر ئاسانتر دەبیت. باشە دکتۆر لەم کاتەدا بە هەرێمی کوردستان چی بکات بۆی کە ئەم دەرفەتەی هەیە و بە تایبەت کە لە دوای پێشنیارەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگەکە بێت بە هەرێمی کوردستان بڕوە و هەم بۆ سوودی ڕێگەکەشە بێ و گەڕانەوەی چەندین تێچوو ماوەی ڕێگەی گەشە پێدانە لەم کاتەدا هەرێمی کوردستانە بێت چۆن مامەڵە بکات بۆ سوود وەرگرتن لەو ڕێگەیە کە تۆ باست کرد سوودەکانی چەند زۆرە لە ڕووی گەشتیاریەوە لە ڕووی ڕێگەوبانەوە کەواتە بێت چی بکرێت؟ یەکەم جار پێش هەموو شتێک سووربوون لەسەر ئەو پلانەی کە سەرۆکی حکوومەت و تیمەکەی پێشنیاریان کردیە چونکە ناکرێت هەرێمی کوردستان لەو پرۆژە استراتیجیە پەراوێز بخرێت دووەم پێویستە ئەو پرۆژە پیشسازانێک کە دروست دەکرێت هەتا بکرێت نزیکتر بی لەو هەیە لە سەرچێ بۆی باساینتر بتوانین بیبەستینەوە هەروەها شوێنە گەشتیارەکانیش ڕاستەوخۆ ببەسترێتەوە بۆ ڕێگا سەرچێت چونکە ڕێگاکە دوو بەشە دوێڵی شەمەندەفەری پێچەوانە وارەوە ڕێگایکی خێرایی وشکانیش هەرێمی کوردستان هەم لە ڕێگا وشکانیەکان هەم لە ڕێگای هەڵی شەمەندەفەر شوێنە استراتیجیەکان ڕاست شارەکان ببەسترێتەوە بۆ پرۆژەیە ئەوە دەکەین وەکو ئاماژەم پێکرد سێکتەری کوشتتوکاڵ پەرە پێ بدەین و بەرەمەکان باسانتر ساغ بکەینەوە چونکە کوشتتوکاڵ دوو کێشەیە یەک چۆن توانی بەرەم زیادکەی دووەم چۆن ساغی بکەوە لە ساڵانی ڕابردووە کێشەمانە بوو لە هەرێمی کوردستان لە چەندین بەرگە و بابەتی جۆراوجۆری کوشتتوکاڵی خۆبژێوی زیاتر ینی لە ئاستی خۆبژێوی زیاتر توانامان هەبوو بەرهەم بێنین بەڵام توانای ساختکردنەوە نەبوو هەرچەندە لە دو ساڵی ڕابردوو هەرێمی کوردستان دەستی بەوە کرد کە بڕێک لە بەرهەمە ناردێ دەرەوە بکاتن بەڵام بە دروستبوونی و ڕێگا استراتیجیە و بەستانەوەی چێڵگەکان و شارە پیشسازیەکان توانای هەناردەکردن و توانای بەرهێمنان بە خێرایی زیاد دەکات و تێچوونی بەرهێمێنانیش کەم دەکاتەوە کەواتە سوودەکە جۆرا و جۆرە هەم سێکتەر زۆر بە جۆرەکان دەگریتەوە هەم سوودەکانیش جۆرا و جۆرە لە توانای زیادکردنی بەرهەم و لە کەمکردنەوەی تێچوون و هەروەها بەرزکردنەوەی ئاستی لێهاتووی بەرهەمێنانی کشتتوکاڵی پیشسازی لە هەرێمی کوردستان باشە بەڕێز دکتۆر ئەرشەد تەها لەگەڵمان بێ شارەزای ئابووری زۆر سوپاسی بەڕێز دەکەین بۆ وردەکاریەتەوە لەسەر ڕێگەی گەشە پێدان سوپاس بۆ بە خێر بن.